بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين مسلمانانی بەڕێز و سەنگین خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی سێیەم لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیرگای قورئان و فەرموودە. لێرەوە وازمان هینا ئەوانەی کەوا ڕاو بۆچوونیان وایە کەوا بەشداریکردنی ئەولایەن و کەسانەی کە پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە دروست و ڕێگا پێدراوە و یان پێویستیەکی شەرعیە. جا بەڵگەکانمان هەندێک خستە ڕوو و هەڵیشمان وەشاننەوە ئەو جارە خاڵی سێیەم کە بەڵگەی پێدەینەوە دەڵێن هاوپەیمانی بۆ پشتگیری چەوساوان و ستەملێکراوانی لێ دەکەوێتەوە کە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی کردووە. دەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە پێش هاتنی ئیسلام و پێغەمبەرایەتی بەشداری کردووە لە حیلف الفضول واتە هاوپەیمانیەتی فضول کە لە ماڵی عەبدوڵڵای کوڕی جدعاندا هەندێک لە قوڕەیشیەکان کۆبوونەوە و ڕێککەوتن لەسەر پشتگیریکردنی ستەملێکراوان و وەرگرتنەوەی مافەکانیان کە دەڵێن پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لە دوای ئەوەی بووە پێغەمبەر ئەگەر لە ئیسلامدا بۆی بانگ بکرێم وەڵام دەدەمەوە واتە بەشداری دەکەم. ئەوەشیان پێشەوە ئەلبەیهەقی لە سونەن الکوبرای لە جلدی شەشەم لاپەڕە 367 هێناویەتی. جا هەڵوەشانەوەی ئەوەش بەوەی دەبێ کە دەڵێن ئەو پشتگیریە دەبێ بە گوێرەی یاساکانی شەریعەتی ئیسلام بێت و دیاریکردنی ئەو بێت ئایا چێ ستەم لێکراوە چێ ستەمکارە و ئەوانەی ئایا لە پەرلەماندا بەشداری دەکەن لایەنەکانی دژ بە ئیسلام و عەلمانیەکان بە گوێرەی بیر و بڕوای خۆیان پێناسەی ستەم لێکرا و ستەمکار دەکەن بە جیاواز لە بیرکردنەوەی مسلمانان. هەندێک جار هەیە لە لای ئەوان ئیسلام ستەمکارە و مافەکانی خەڵکی خواردووە. ئەو جۆرە هاوپەیمانەتیانە بەسەر بەخۆیی و لە دەرەوەی پەرلەمان باشتر و چاکتر ئەنجام دەدرێت و مانای ئەوە نەبووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زانایان دەفەرموون بەشداری کردبێتن و بکاتن لە کار و ئیشێکی کە دابەزین لە عەقیدە و بیر و بڕوا و خاڵە سەرەکیەکانی ئیسلام و ئاینی ئیسلامی تێدا بوو بێت حاشا لە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کە کاری ئەوهای بیر لێ کردبیتەوە و یان بۆی چوو بێ و یان وای گوت بێت. و خاڵی چوارەم کە بەڵگەی پێدەینەوە دەڵێن پەیڕەویکردن لە هەندێک بنەمای شەرعی ڕێگا دەدات بەو کارەی کە بەشدار بین لە هەڵبژاردن و دەنگدان و چوونە نێو پەرلەمان و دەڵێن جاریش وەیە بەڵکو پێویستی دەکات. بنەمای یەکەم کە بەکاری دەینن لە قاعیدە فقهی و شەرعیەکان دەرێن الأصل في الأشياء الإباحة. هەندێکیان دەڵێن ئێمە پێمان وایە ئەوە هیچ بەڵگەیەکی 100% بڕاوە نەهاتووە کە قەدەغەی ئەو کارەی بکە جا دەژڕێن بنەڕەت لە شتەکان ڕێگا پێدانە. دەڵێن لەبەر ئەوەیە ئێمە کە بەشداری دەکەین کەواتە ڕێگا پێدراوە و لەسەر ئەسڵی خۆی ماوەتەوە. هەڵوەشانەوەی ئەو بەڵگە هێنانەوەشیان بەوەی دەبێت دەڵێن چەندین بەڵگە هێنراوەتەوە لەسەر قەدەغەبوونی بەشداریکردن لە هەڵبژاردن و کە لە داهاتوو بە پشتیوانی خوای پەروەردیگار لە بۆچوون و ڕای دووەم کە قەدەغەی دەکەن و بە حەرامی دادنێن دەیخەینە بەرگوێزکەتان و دەیخەینە ڕوو کە بەڵگەکان ئەگەر بڕاوە و قەتعیش نەبن هەر هەمویان خۆ هەموو جار مەرج نییە. بەڵگە فقهیەکان جاروەیە ظەنیشن هەر بە بەڵگە دەهێنرێنەوە و ئەوەی ناگرتەوە کە بڕین ئەسڵ و بنەڕەتدا تێیدا ڕێگا پێدانە. و بەڵگەیەکی در بەڵگەی مەسلحەی دەینەوە دەڵێن مەسلحەتی شەرعی و لەوەیدایە یان مەسلحەی مرسەلەی تێدایە ئەوانەی کەوا دەڵێن لە سەرەتاوە بە دڵنیاییەوە دیارە پێیان وایە کەوا بەڵگەی قورئان و فەرموودەیی و ئیجماع و کۆدەنجیان لەدەست نییە و لە قیاسیان پێ نەکراوە و ناکرێ لەبەروەیە هانادەینە بەر ئەو بنەمایە فقهیەی کە دەڵێن بەڵگەی مەصالح المرسلەی بەکاردەینین ئەو کاتی دەڵێن جەلب المەصالح و دەفع المەفاسید بەکاردەینین واتە هێنانی بەرژەوەندیەکان و ڕەتکردنەوەی خراپیەکان.
دەڵێن بەشداریکردن لە هەڵبژاردن و چوونە ناو پەرلەمان چەند چاکە و بەرژەوەندیەکی پێدابین دەبێتن و دابینی دەکات بۆ بانگەوازی گشت مسلمانان. هەندێک لەو بەرژەوەندیانەی ئەوان دەیڕێن و پێی لەسەردا دەگرن ئەوەیە: یەکەم دەڵێن ڕاگەیاندنی حکمی ئیسلام لە باس و بابەتەکان و ڕەتکردنەوە و ڕەخنەگرتن لە یاساکانی پێچەوانەی ئیسلام و بیان و بڕینی ئەندامەکانی و حجە لەسەرکردنیان لە ڕێگای پەرلەمانەوە دەبێت. دوو دەڵێن پێشکەشکردنی پرۆژە یاساکان کە دەبنە مایەی گۆڕینی یاساکانی دژ بە ئیسلام و شەریعەتی خوا کە ئەوە فەرمان بە چاکەیە و ڕێگریە لە خراپە. دەڵێن ئەو بەرژەوەندیەشی پێدابین دەبێت دەستەبەربوونی حەسانە و پاراستنی ئەندامەکانی پەرلەمان بۆ بانگەوازی. چوارەم دەڵێن بانگکردنی دەسەڵاتداران و وەزیرەکانی کە پێچەوانەی ئیسلام و مسلمانان دەکەن بۆ نێو پەرلەمان و وەمتمانە لێسەنەوە و لێپرسینەوەیان. هەڵوەشانەوەی ئەو بەڵگەهێنانەوەش بەو خاڵانە دەبێت، واتە سەرەتا ئەو خاڵ و بەڵگەهێنانەوە دەبێت بە درێژتر لەوانی تر ڕوونی بکەینەوە و باسی لێوە بکەین. لەو چەند خاڵەیدا سەرەتا پێناسەیەکی کورت و پوخت و بەڵگایەتی مەسلەحەی دەبی بکەین و لە پاشان هێنانەوەی وتەی هەندێک لە زانایان و ئەو جار خاڵێکی تریش هەڕوەشانەوەی خاڵ بە خاڵی ئەو بەرژەوەندیانەی هێندراوەتەوە. سەرەتا بابزانین مەسلەحە و بەڵگایەتی ئایا حوجەیە یان نا لە دیدگای قورئان و فەرموودە و وتەی زانایانەوە بینینەوە. مەسلەحە لە زمانەوانی و زاراوەدا دەتوانین وا پێناسەی بکەین برین مەسلەحە لە زمانەوانیدا تاچی مەسالیحە و لە سەلاحیەوەیە هاتیە کە پێچەوانەی فەساد و خراپەیە و واتە چاکایەتی و دژە بە پێچەوانە یا لەگەڵ خراپەی لە ئەلقاموس المحیط ئەوە وا پێناسە کراوە. مەسلەحە لە زاراوەدا بەوەی دەگۆترێ بەرژەوەندی و چاکە بە ڕەچاوکردنی شایەدی شەرعی خوا بۆی دابەش دەبێت. دەتوانین بڵین بۆ سێ بەش: یەکەم ئەوەی شەرع شایەدی بە چەسپاندن و ڕەچاوکردنی داوە، دووەم ئەوەی شەرع شایەدی پوچەڵکردنەوە و ڕەتکردنەوەی داوە، سێیەم ئەوەی شەرع نەڕەچاوی کردووە و نەپوچەڵی کردوتەوە کە زانایان ناوی دەبن بە مەصالح المرسلە و هەندێک ناوی تریشیان بۆ هێناوە کە پێناسەی مەصالح المرسلە ئەوەیە لە زاراوەدا، واتە بەرژەوەندی و چاکەکانی ڕەها و ڕەچاو کراوە، نە ڕەچاو کراوە و نە چاو پوچەڵیش کرایتەوە و ڕەت کراوەتەوە. ئایا بەڵگەیە مەصالح مرسلە و حوجەیە یان نازانایان ڕاجیاوازن لەوەیەوە؟ هەندێکیان دەڵێن بەڵگەیە بە ڕەهایی و ئەوە ڕای پێشەوایان مالیک و هەندێک لە شافعیەکانیشە، و هەندێکیان دەڵێن بەڵگە نییە و بە بەڵگە داناندرێت، ئەوە ڕای پێشەوە ئەلباقلانی و ئیبن الحاجب و ئامودی و ئیبن قودامەیە، و هەندێکیش دەڵێن بە مەرج مەسلەحە بەڵێ بەڵگەیە و ئەگەر مەرجەکانی لێبێتە جێ ئەویش کە بگونجێت لەگەر بنەڕەتێکی کولی و ئەسڵی چی کولی و لەگەر بنەڕەتە شەرعیەکانی تردا تێگنەگیرێت و بۆ بنەڕەتێکی بەشیەتی و جوزئیش ئەوە ڕای پێشەوە شافعی و هەڵبژاردەی پێشەوە ئیبن بورهانی بەغدادیە کە بە سێ مەرجان دەڵێن مەصالح المرسلە بەڵگەیە. یەکەم زەروری بێت لە پێنج زەرورەتەکان، دووەم دەڵێن مەسلەحە کە گشتی بێت و هەمووی و کولی بێت تاکو سوودەکەی هەموو مسلمانان بگرێتەوە، سێم دەڵێن مەصالحی مرسلەکە دەبێ براوە و قەتعی بێت. ئەوە ڕای زۆربەی زانایانی ئوسولی فقه. جا لێرەوە بابینە سەر ئەوەی هێنانەوەی وتەی هەندێک لە زانایان ئایا مەسلحە و مەفسەدە چ کاتێک کاری پێدەکرێ و ڕەچاو دەکرێ و لە پاشانەکە تێدەڕواندرێ و کەنجی دەبێتە بەڵگەی ئەوەی کە بەڵگەی پێوە بهێندرێتەوە. سەرەتا پێشەوا شاطبی ئەو زانایە لێزانە دەربارەی ئوسول الفقه ڕەحمەتی خوای لێبێ گوتوویەتی: المصالح المجتلبة شرعا والمفاسد المستدفعة إنما تعتبر من حيث تقام الحياة الدنيا للحياة الأخرى لا من حيث أهواء النفوس في جلب مصالحها العادية أو درء مفاسدها العادية. لكتاب الموافقات جلد دولا فرسي وحفظ دەفەرمێ بەرژەوەندی و چاکەکانی بە شەرع هێندراون و خراپەکانی ڕەتکراونەتەوە و پاڵنراون تەنها لە ڕووی
ئەوەوە ڕەچاو دەکرێن کە ژیانی دنیا هەڵدەوەشێننەوە لە پێناو ژیانی دوایی و ژیانەکەی تر کە ژیانی قیامەتە، نەک لە ڕووی هەوا و هەوەس و دەرونیەکان و هێنانەوەی بەرژەوەندیەکان و نەریتەکان و ئەو شتە چاکە و یان ئەو شتە خراپە ئەوانە حسابی بۆ ناکرێت، کەواتە نابی بە جێرەی هەوا و هەوەس و مەسلحەتی خۆت لێکی بدەیەوە، دەبی بە جێرەی ئەوەی دنیا لە پێناو قیامەت دابندرێ، بەرژەوەندیەکان ئەوها بهیندرێتەوە و خراپەکان ئەوها ڕەت بکرێتەوە. و لە پاشان ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی لە مەجموع الفتاوە جلدی 20 لاپەڕە 58 فەرموویەتی فأقوام قد ينظرون إلى الحسنات فيرجحون هذا الجانب وإن تضمن سيئات عظيمة. دەفەرمێ خەڵکانێک کاوانە جێگای ئەوەی نین قسە و شتیان لێوەربگیرێ، ڕوانیتیانە شتە چاکەکان ئەوەیان پەسند کردیە لایەنە باشیەکان بەسەر لایەنەکەی تردا، ئەگەر خراپەی گەورەتریشی لێکەوت بێتەوە ئەوە لە شەریعەت ڕەتکراوەیە. ویان فەرموویەتی هەر لە مەجموع فتاوای جلدی 14 لاپەڕە 476 إن الشرك والقول على الله بغير علم والفواحش ما ظهر منها وما بطن والظلم لا يكون فيها شيء من المصلحة. دەڵێ بێگومان و بەڕاستی شرک و هاوبەشی و قسەکردن لەسەر خوای بەبێ عیلم و زانستی و گوناه و تاوانەکان و بەدڕەوشتی ئەوەی بە ئاشکرا و پەنهان و ظلم و ستەم هیچێک لەوانە هیچ مەسلحەت و بەرژەوەندیەکی تێدا نییە و نابێ بکرێن. و لە پاشان لە شوێنێکی تردا لە مەجموع فتاواکەی فەرموویتی لە لاپەڕە 477 جلدی 14 إن المحرمات منها ما يقطع بأن الشرع لم يبح منها شيئا لا لضرورة ولا لغير ضرورة كالشرك والفواحش والقول على الله بغير علم والظلم المحض، وهي الأربعة المذكورة في قوله تعالى قل إنما حرم ربي الفواحش ما ظهر منها وما بطن والإثم والبغي بغير الحق وأن تشركوا بالله ما لم ينزل به سلطانا وأن تقولوا على الله ما لا تعلمون. دەفەرمێ بەڕاستی ئەو حرام کراوانەی کە لە شەرعی ئیسلامدا بەبڕایەوی حرام کراون و هیچ ڕێگەیان پێ نەدراوە نە لە بۆ زەڕورات و نە لە بۆ غەیری زەڕورات، وەکو شرک و هاوبەشی و گوناه و داوێن پیسی و قسەکردن لەسەر خوای بەبێ عیلم و زانستی و زوڵم و ستەمی ڕووتی 100% کە ئەو چوارە هەر چواریان لەو ئاەتەی خوێندمانەوە تێیدا باس کراوە خوای پەروەردیگار حرامی کردێ فەواحیش ما ظهر منها وما بطن گوناهەکان و بەغی واتە ظڵم و ستەم و بەناحەق و شرککردن بۆ خوای پەروەردیگار و قسەکردن لەسەر خوای بەبێ عیلم و زانستی، فهذه الأشياء محرمة في جميع الشرائع وبتحريمها بعث الله جميع الرسل ولم يبح منها شيئا قط لا في حال من الأحوال ولهذا أنزلت في سورة مكية. دەفەرمێ بەڕاستی و 100% ئەو شتانەی خوا حرامی کردیە کە لە هەموو شەریعەتەکان حرامی کردیوە و خوا پێغەمبەرانی لەو پێناوەی ناردووە عەلەیهیم السەڵات وەسەلام و حەڵال نەکراوە و ڕێگا نەدراوە هیچیان لە هیچێک لە حاڵ و بارەکان، هەر ئەوەش ئەوەی دەگەینی کە لە سوورەتە مەکیەکان ئەوە دابەزێنراوە. کەواتە ئەو شتانە حرام کراون لە هەموو یاسا و شەریعەتەکانی خوا و حرامکردنیان بڕاوەتەوە و هەموو پێغەمبەران یەکدەنگ بووینە لەسەریان عەلەیهیم السەڵات وەسەلام، جا بە حاڵێک لە حاڵەکان بە هیچ نەوعێک لە جۆرەکان ڕێگا پێدراو نەبووە. کەواتە چۆن دەکرێت ئەوە ببێتە پاساو لە بۆ ئەوەی توشبوون بە شرک و هاوبەشی و دانان بە یاسای دش بە ئیسلام و دابەزین لە عەقیدە و بیر و بڕوا و گوناه و تاوانەکان و لە خراپیەکانی هەڵبژاردن تێکەڵبوونی نێرومێ و فەساد و پارە سەرفکردنێکی بەڕەهایی و زۆرێک لە گوناه و تاوانەکانی تریشی کە لێ دەکەوێتەوە تەعەسسوب و دەمارگیری و ئەوانە هەر هەمووی لەسەری تابنی دیارە بە بەرژەوەندی و قازانج حیساب ناکرێن لە ڕوانگەی ئیسلامەوە تا ئەو بنەمایە شەرعیەی بۆ جێبەجێ بکرێ وەکو زانایان ڕۆنیان کردەوە. لە پاشان دەبێ ئاگاداری ئەو بنەمایەش بین دەرء المەفاسد ئەولا من جەلب المەنافع یان مەصالح، کە لادانی خراپیەکان لە پێشترە لە هێنانی سوود و باشیەکان. ئەوەشیان دەبێ ڕەچاو بکرێ کە زانایان فەرمویانە بە مانای ئەوەی کەوا
مەفسەدەی شرک و هاوبەشی و دابەزین لە عەقیدە و بیر و بڕوا و گوناهی تێکەڵی نێرومێ و مۆسیقاژەندن و پارە زۆر سەرفکردن و تەعەسسوبکردن و خەڵک ئازار و ئەزیەتدان و تانە و تەشەرە لە خەڵک گرتن و کۆمەڵێک لە شتەکانی تری کە لە ئەنجامی خۆڵبژاردن و دەنگدان و چوونە ناو پەرلەمان دەکەوێتەوە ئەوانە هەر هەمویان مەفاسید و خراپەی 100% و ڕۆنکراون لە شەریعەتی ئیسلامدا جالادانی ئەو مەفسەدانە ئەولاترێت لەوەی ئەگەر بەرژەوەندیەکی کەم یان زۆر دابین ببێتن بە چوونە ناو پەرلەمان و خۆ هەڵبژاردن چونکە خۆ هەموو کارێکی حرام کراویش هەندێک لە بەرژەوەندی و سوودی جاروەیە تێدا دەبی ئەگەر مەگەر شرک و کوفر بی ئەگەر نا ئارەق کە حرام کراوە خوا باسی منفعەت و سوودی کەمی دەکا بەس دەڵێ گوناه و تاوانەکەی ئارەق و قماری زیاترە لەبەرەوەی چونکە گوناهەکانی و خراپەکانی گەورەترە مەزنترە لە بەرژەوەندیەکان حرام کراوە و نابێت تخنیکەون. جا لە پاشان ئەگەر تەمەشا بکەین ئیبن النەجار ڕەحمەتی خوای لێبێ گوتوویەتی الأمر إذا دار بين درء مفسدة وجلب مصلحة كان درء المفسدة أولى من جلب المصلحة. لپرتوچی شرح الكوكب المنير جلدی چوارم لاپەڕە 447 ئەو زانا بەڕێزە دەفەرمێ ئەگەر کار و ئیشێک کە تەنێوان خراپە و لادانی خراپەی و هێنانی چاکە و باشەی لادانی خراپیەکەی ئەولاتر و لە پێشترە لە هێنانی چاکی و مەسلحەتەکەی. و لە پاشان عزی کوڕی عەبدوسەلام ڕەحمەتی خوای لێبی گوتوویەتی إذا اجتمعت مصالح ومفاسد فإن أمكن تحصيل المصالح ودرء المفاسد فعلنا ذلك امتثالا لأمر الله فيهما لقوله سبحانه وتعالى فاتقوا الله ما استطعتم وإن تعذر الدرء والتحصيل فإن كانت المفسدة أعظم من المصلحة درأنا المفسدة ولا نبالي بفوات المصلحة. قال تعالى يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما حرمهما الله لأن مفسدتهما أكبر من منفعتهما أما منفعة الخمر فبالتجارة ونحوها وأما منفعة الميسر فبما يأخذه القامر من المقمور. لقواعد الأحكام في مصالح الأنام پرتوکەکەی خۆی جلدی یەک لا پەراشتاوسێ وای گوتووە واتە دەڵێ ئەگەر بەرژەوەندیەکان و خراپە و مەفسەدەکان پێکەوە هاتن و کۆبوونەوە ئەگەر توانیمان چاچیەکان بەدەست بینین و خراپیەکانیش لا بدەین ئەوەی دەکەین بە گوێرەی فەرمانی خوای پەروەردیگار کە دەربارەیان دەفەرموێ بە پێی تواناتان خواپەرستی بکەن واتە ئەوەندی لە تواناتاندایە وا بکەن ئەگەر لە تواناتاندا بوو. دەڵێ خۆ ئەگەر نەمانتوانی مەفسەدەکەی ڕەتکەینەوە و بەرژەوەندیەکەش بێنین و دابینی بکەین ئەگەر زانیمان مەفسەدەکە و خراپیەکە مەزن و گەورەتر بوو لە مەسلحە و چاچیەکەی ئەو کاتەی دەبێ مەفسەدە و خراپیەکەی وەلا بنین و حیساب بۆ ئەوەی نەکەین و گوێ بەوەی نەدەین کە مەسلحەت و بەرژەوەندیەکەمان لە دەست دەچێ. دەڵێ چونکە خوای تەعالە فەرموویەتی لەو ئاەتەی پرسیارت لێ دەکەن ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی ئارەق و قومار پێیان بڵێ گوناه و تاوانی مەزنی تێدایە و سوود و کەلکیشی هەیە بۆ خەڵکی بەڵام گوناه و تاوانەکەی و خراپیەکەی مەزنترە لە سوود و کەلکەکەیان کەواتە لەبەروەی خوای پەروەردیگار هەردووشی حرام کردن ئارەق و قمار چونکە خراپیەکەیان مەزن و گەورەتر بوو لە سوود و کەلکەکە و قازانجەکەیان. قازانجی ئارەقی تەنها تیجارەت و پارە پێپەیداکردنەکەی قازانجە بەڵام هەموو شتەکانی تری خراپەیە و قازانجی قماریش ئەوەی کەوا بە قمار دەستی دەکەوێت لەو کەسەی کە لێی دەباتەوە لە قمارەکەی ئەوە قازانجی پارەی و دنیای دەکا بەس ماڵی کەسێکی وێران کردیەوە و حرامێکی گەورەی کردووە. کەواتە لەوانە بەڕێزان و خۆشەویستان زۆر بە جوانی و ڕێک و پێچی لەوتەی زانایان بۆمان دەرکەوت کەوا ئەو بەرژەوەندیەی
لە ئیسلامدا ئیسلام بە بەرژەوەندی دادەنێتن دیارە دەبێت تەمەشا بکرێ و ڕەچاو بکرێ ڕاستە بەڵام بەو مەرجەی مەفسەدەیەکی گەورەی لێ نەکەوێتەوە ئەگەر مەفسەدە و خراپەیەک لەگەر مەسلحە و بەرژەوەندیەکی کەتنە بەرامبەر یەک دەبێ ئێمە خراپەکەی ڕەتکەینەوە هەتا لە تواناماندا دەبێ ئەو جار مەسلحەتەکەی نەمانەوێ و گوێی پێ نەدەین و ئەگەر هەردووکمان پێدابین بوو خراپەمان پێڕەت بووە و مەسلحەتمان پێدابین بوو ئەوە چاکە ئەگەرنا دەبێ خراپەکەی ڕەتکەینەوە لە پێشترا لەوەی کەوا چاکەکەی پێوە دابین بکەین و ڕاستە لە هەموو حەرام و تاوانێکیش جگە لە شرک و هاوبەشی و کوفر و ئەوانی تر هەر هەمویان ڕێژەیەک لە بەرژەوەندی و قازانجی هەندێک کەس و لایەن و شتی تێدایە وەکو ئیئارەقەکە و قمارەکەی کە گوتمان بەڵێ چوونە ناو هەڵبژاردن و دەنگدان و چوونە پەرلەمانیش هەندێک ڕەنگە بەرژەوەندی و قازانجی کەمی جوزئی لێ دەکەوێتەوە بەڵام مەفسەدەیەکی گەورە توش دەبێ کەوا شرکە جاروەیە کوفرە گوناهە گەورەکانە پەنا بەخوای ڕەب العالەمین نابێ ئەتوبیکەی بەڵکو مەفسەدەکەی دەبی ڕەتکەیەوە وەکو زانایان فەرمویان و بنەمایەکان ئەوها جێبەجێ دەبێ و دەهێندرێتەوە نەک بەوەی کەوە ئەو خەڵکانەوە دەڵێن و وا دەکەن جا خراپەکان دەتوانین بڵین ئەگەر تەنها بەنمونە هەندێکیان بینینەوە بۆ بەرگوێچکەی ئێوەی بەڕێز کەوە خلیسکانەکان و زیانەکانی بەشداریکردن لە هەڵبژاردن ئەوە چاک دەیزانین کەوە ڕێگادراو نییە و لەبەروەی شرک و کوفری لێ دەکەوێتەوە پەنا بەخوای ڕەب العالەمین و کە نابێ بە هیچ نەوع و شێوازێکی هیچ شتێک بکرێ لە ڕێگای شرک و کوفریەوە ئەگەر بەرژەوەندی و قازانجێکی شی هەبێتن والله ئەعلەم و بەرژەوەندی و چاکەی ڕاگەیاندنی حکمی شەرعی کاتێکەوە ئەوانە دەیڵێن ئەندام پەرلەمانەکان بەڵێ ڕاستە ڕەنگە هەندێک شتی کەمیان لەوێوە پێکراوە و دەکرێ یعنی کە گوتراوە لە دانیشتنەکان بەڵام هیچیان ناگاتە ئەوەی کەوە ئەو شرک و کوفریەی کە تووشیان دەبێت دانهێنان بە دیموکراسیەت و عەلمانیەت و یاسایە دەستکردەکانی دش بە ئیسلام و یاسایەکانی خوای پەروەردیگار و وەواسهێنان لە حکم و یاسایەکانی خوای پەروەردیگار و سوێند خواردن بۆ پاراستنی ئەو یاسایانەی دش بە ئیسلام و خوای پەروەردیگار و ئەوانە دەبێ وازی لێ بهێندرێ چونکە ئەو شرک و کوفر و گوناهە گەورانەی پێدابین دەبێ هەتا ئێستاش نەبیستراوە هەر کەس و لایەنێکی بەو حاڵ و ڕێگایی چوویتە ناو پەرلەمانەکانیش نەیتوانیە شرک و کوفرەکان بنبڕ بکا و نەیهێلی و ڕەتی کاتەوە بە تەواوەتی تەنانەت نەیانتانیە ڕیبا و سووەکانیش ڕەت بکەنەوە بەڵکو تەنها توانیتیان جاروبارێک قسەی لە هەندێک باس و بابەت و شتەکان بکەن نەیانتوانیە ڕەشی کەنەوە و نەیهێلن و بیگۆڕن کەواتە چوونە ناو ئەو پرۆسەیەوە بە دڵنیاییەوە ئەوەی لێ ناکەوێتەوە ئەو بنەمایە شەرعیانەی بۆ جێبەجێ بی و ڕێگا بدرێتن کەواتە خەون و خەیاڵە لەو ڕێگای موسڵمان بتوانێت حکمی خوا بچەسپێنێتەوە و حکمی شەیتان و پێڕەکانی نەهێڵێت و ڕەشکاتەوە و لە پاشان بەرژەوەندی چاکەی پێشکەشکردنی پرۆژە یاساکانی کە ببنە مایەی گۆڕینی یاساکانی پێچەوانە و دش بە شەرعی خوا ئەوانەش نەکراوە و ناکرێ ئاسان لەبەرەوەی چونکە ئەو کارش تەنها خەیاڵ پڵاوە و تاکو ئێستا لە هیچ وڵات و شوێنێک نەتواندراوە کارێکی بەرچاو و دیار لە یاسایە دیارەکان بکرێتن و ڕوو بداتن و یاسای دش بە ئیسلام نەمینێ و یاسایەکی ئیسلامی شەرعی لە جێگیر بکرێ لە ئەگەری هاتنەجێ ئەو کارش ئەندامەکان تووشی ئەو خراپیانە دەبن پێش ئەوەی ئەو کارە ئەنجام بدەن یەکەم دەبێت دەنجی کۆبکەنەوە بۆ پرۆژە یاسایەکان کەوا پێشکەش دەکەن بە دوایدا بگەڕێن و بەلای عەلمانی و کەسەکانی تر کە لە ناو پەرلەمانن ئەو جار ئەو دەنگە کۆبکەنەوە و بیان هینە سەرخەت و ڕێگا پشتگیریان لێ بکرێ دووەم ئەوەی لێ دەکەوێتەوە دەبێ دان بنێن بەو کار و یاسایانەی تەعامل و هەڵس و کەوتکردن لەگەڵیان
کە ئەوەشیان خراپەیەکی ترە و بە گوێرەی یاسای ئیسلام سنووردارە تەعامولکردن لەگەر کافر و بێبڕوا و ئەوانەی دژ بەدینن دەبێ بە گوێرەی شەرعی بی و لە پاشان لەگەڵ ئەوەشدا ئەوەی لێ دەکەوێتەوە لە ئەگەری گۆڕینی یاسایەکەش و ئەو سیستەمە بە دیارە مافی ئەداتە ئەوانەی کەوە دەنگەکەی پێدەدەن و کۆبکەنەوە لەگەڵی دابن ئەوانی تریش خەڵکێک لە ئەلمانی و خەڵکەکانی تر لە دژی بوەستنەوە ئەوانیش ئەو مافەیان پێدەدرێ کەوا بێشەرعی و کوفریەکانیان بڕێنەوە و بگۆڕن و لێنەگەڕێن و کوفری و بێشەرعیەکانیش بگۆڕدرێ و لە پاشان لە وڵاتانەی سیستەمی ئەلمانیەتی کە لێ بەرقرارە و لە پاشان دان بە یاساکانی دەندرێتن و تۆ داندنەی بە ئەلمانیەتەکەت و ئیوان و چەسپاندنی ئەو یاسایە لە پاشانجینێ تەنها بەدەست پەرلەمانەکەش نییە دیارە سەرۆک هەیە لە وڵاتەکان ئەوانیش یاسایەکێ و دەبێ ئەو بچی واژووی بکاو ئەو جار لە پاشانەکە ئایەڕەتی دەکاتەوە یان واژووی دەکاتن و یان هەندێک بڕیاری ناشەرعی و بێشەرعی و کوفری و شرکی هەیە هەر ئەو دەتوانی بڕیاری بدا و جێبەجێشی بکە لەسەر خەڵکەکەی کەواتە ئەو بەرژەوەندیەش مسۆگەر نییە و تەنها خەیاڵە و ئومێدە زۆر جاران نەهاتی تەجێ و ناشێتە جێ تەنها قسەیەکە خاوەنی ئەو بۆچوون و دەیکەن و بە بیان و دەیهێننەوە بۆ ئەوەی کەوا کاری پێ بکرێتن و خەڵکەکە دڕازی بێ و دەنجیان پێ بدە و خاڵێکی تر کە گوتمان بەرژەوەندی بەدەستهێنانی و حسانەی ئەندامیەتی پەرلەمانەکەی لێ دەکەوێتەوە ئەویش بۆ بانگەوازی بەکاری دەینی لە پێشتر تیشکمان خستە سەر بەزێستاش بە کورتی ئەوەی دەڵێن ئەو حەسانەیە بەو ڕەهاییەی نییە بەڵکو سنووردارە زۆر جاریش بینراوە کە ئەندامەکە نەپارێزراوە و قسەی پێگوتراوە ڕاگیراوە لێدراوە و لە زۆربەی دەستورەکان وڵاتەکانی ئەلمانی ئەو حەسانەیە تەنها لە بازنە و سنووری تەسکی نێو پەرلەمانەکەیدا و لە باس و بابەتە دیاریکراوەکاندا بەو مەرجانە ڕێگای پێدەدرێ یەکەم تەنها بۆ جێبەجێکردنی کارەکانی نێو پەرلەمانیە و بە سنوورداری نەک بۆ بانگەوازی ڕەهایی لە هەر شوێن و جێگایەک بیەوێ و دووەم دەبێ ئەوەش تەنها کە کرا ئەو باس و بابەتێکی دیاریکراوبی لە شوێنی دیاریکراو کە لە نێو پەرلەمانیە کەواتە کەسی بانگەوازکار بۆی نییە لە هەر شوێنێک بێت ئەوە بەکاربێنێ و بۆ بانگەوازیەکەی و خۆی پێوە پابند بکات و سەرەڕای ئەوەش کە ئەو هەموو دابەزینەی لە بیر و بڕوا و عەقیدە و ئیسلامەتی کردووە هەر کاتێکیش دڵیان بینی ئەندامەتیەتەکەی دەتوانن بخەنە مەترسی و لێشی بستینەوە بە بیانووی جیاجیە و نمونەی زۆری واقعیشمان هەیە کە ئەندام پەرلەمانەکان تەنانەت سەرۆک و هەر پلەدارێک لا بدەن و کە بەدڵیان نەبی و حەسانەکەی لێ بستینەوە و سەیر و سەمەرەیی لەوەیدایە کە بڕوا بکەیت ئەبوو جەهل پەنای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و هاوڵانی بدات تاکو باسی شرک و کوفرەکانیان بکەن و هەوڵی شکاندنیان بدەن و بتەکانیان لەناو ببەن و بگرن ئەوە بە فلیمی خەیاڵیش ئاسان دەرناهێندرێ نەوەک بە واقعی ڕووبدا و بێتە جێ کەواتە زۆربەی جاران ئەندامەکان بانگەوازیان لەبیر دەچێتەوە بەڵکو لەبەر سیاسەت و تێکەڵی نێرومێ و گوناهەکانی تر خۆ چواندنیان بە ئەلمانیەکانەوە لە جلوبەرگ و هەڵسوکەوت و شێوە و دیمەن و هەتا کۆتایی ئاگایان لە بانگەوازی و لای خوا و عیبادەت و تەقوا و دینداری نامینێ لەسەر ڕای ئەو کەسانەی کە ئەوانە هەر بە موسڵمانیش دەمینێنەوە والله ئەعلەم جا لەبەرەوەی کاتمان بەدەستەوە نەما لێرکانەدا دێینە کۆتایی ئینشاءالله لە ئەڵقەیدا بێ لێرەوە لێکی گرێ دەدەینەوە باسەکەی و دەگەینەوە خزمەتتان وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين